بەرنامەیە مەراسیمی ناساندن بۆ کتێبی گێڕانەوەکانی چیرۆکخوانێکی بێگرد سازەکرێت کە گفتوگۆی ڕۆژنامە نووسێکی ئەدەبیە کە ئەویش گفتوگۆی شاخەوان سەدیقە لەگەڵ نووسەر و وەرگێڕ ڕەئوف بێگرد کە باز لە ئەزموون و ژیان و هەروەها بەرهەمەکانی نووسەر ڕەئوف بێگرد دەکا. قسە و باسی زیاتر لە سەر ئەم بەرهەماکەم لەگەڵ زۆر بەڕێز شاخەوان سەدیق لە ئەستۆدیۆی کورسات مەگەزین میوانمانە. کاک شاخەوان دووبارە بەخێر بێی، سەرچاو بەخێر بێی. سپاس دەکەم. ئەمە سێهەمین کەسایەتیە یان سێهەمین بەرهەمە دەربارەی چیرۆک و گێڕانەوە؟ مەڵێ، لە ڕاستیە ئەم کتێبە بە تەواوبوونی پرۆژەکەی من تۆزێک کامڵەکە ئەویش قسەکردنە لە ناو دنیای گێڕانەوەی ئێمە بە تایبەتی بواری چیرۆک و ڕۆمان. ئەلبەتە پێشتر من کتێبێکم لەگەڵ مامۆستا شێرزا حەسەن کردووە بە هەمان جۆر و ستایل و کتێبێکی ترم لەگەڵ مامۆستا حسێن عارف کردووە کە ئێوازان هەم مامۆستا حسێن عارف لە کۆتایی سەرەتاکانی شەستەکان تا کۆتایی هەشتاکان یەکێکە لە دەنگە جددیەکانی ناو بواری ئەدەبی گێڕانەوەی ئێمە و بە دوای ئەویشە مامۆستا شێرزا حەسەن بۆ خۆی دەنگێکی تایبەتەوە چیرۆکی ئەمە باتە قۆناغێکی ترەوە و کتێبی سێمیشان لەگەڵ ڕەو بێگەر کە ئەویش بۆ خۆی بۆ خۆتان نەزان ڕەو بێگەر ناوێکی دیاری ناو دنیای ئەدەبی ئێمەیە و ناوێکی دیارەوە ساڵانێکی زۆرە خەریکی هەم چیرۆک نووسین هەم وەرگێڕانە. لەم کتێبەیە ئێمە ڕاستیەکەی هەوڵمانداوە لە هەر سێ کتێبەکە هەوڵم داوە زیاتر لەسەر وێزگەکانی ژیانی ئەم کەسایەتە گرنگانی ناو دنیای ئەدەبی گێڕانەوەی ئێمە بۆستم، چونکە هەریەکێک لەمانە بۆ خۆیان کاریگەری گرنگیان هەبووە لەسەر بەرەو پێشچوونی ئەدەبی گێڕانەوەی ئێمە. جا لەوەی کە لەسەر وێزگە جیاوازەکانی ژیانیان وەستاوین هەوڵشم داوە ڕوئیای ئەوان تێڕوانینی ئەوان بۆ مەسەلەی ئەدەب و چیرۆک و دنیابینیەکانیان بۆ بواری گێڕانەوە ئەو تەکنیکە تازانەی کە هاتوونەتە ناو بواری چیرۆک نووسین و ناو ئەدەبی گێڕانەوە لەوانە وەرگرم. زۆر باشە. بێگومان ئەم کتێبە پێشتر بۆ چەند کەسایەتیەکی تریش کراوە. ئەوانەی ترکیە بوون کە با بڵین کتێبەکەتان بۆ تەرخان کردبوون بە تەنیا تایبەتە بە نووسەران یاخود بڵین بابەتەکانی تریش یاخود هونەرمەندانیش لە خۆگرێت؟ من پێشتر کۆمەڵە کتێبی زۆرم کردو لەم جۆرە بەڵام بە ستایلی تر بە شێوازی تر. بەڵێ ڕاستەکەی من کتێبێکم هەیە لەگەڵ نووسەری دیاری ئێمە کاروان کاکە سوور. لەو کتێبەیە ئێمە هیچ باسێکی ئەزمموی ژیان و مناڵی و تێکەڵبوون لە دنیای کتێب و ئەوانەمان نەکردووە، بەڵکو هاتوین لەسەر یەک بابەتی دیاریکرا وەستاوین کە ئەویش مەسەلەی فرەدەنگیە لە ناو ڕۆمانە، مەسەلەی پۆلڤۆنی کە یەکێکە لە تەکنیکە جیاواز و سەیر و گرنگەکان لە ناو ڕۆمانە هاتوین لەسەر ئەو قسەمان کردووە فرەدەنگی چییە لە ناو ڕۆمانە و تەرخانمان کردووەکەوە. بە بڕوای من یەکێکە لەو سەرچاوە زۆر زیند و زۆر گرنگانەی کە لە ناو ئەدەبیاتی ئێمەیە ئەکرێ هەرکەس بێ زانیاری لەسەر مەسەلەی فرەدەنگی وەرگێ. ئەو کتێبە کۆمەکێکاوە هاوکاریەکە. وە کتێبێکی ترم هەیە لەگەڵ نووسەری ئەزیز ئێمە ڕێبوار سیوەیلی. لەو کتێبەیە زیاتر لەسەر شعر وەستاوین بە ناوی شعر و ئازادی. لەو کتێبەیە زیاتر ئێمە لەسەر دوو بواری زۆر گرنگی شعر کارمان کردو. یەکەم شعری کلاسیک، هاتوین ورد و درشتی شعری کلاسیکمان ئەوەنی کە پێمان کراوە دەرەقەتی هاتوین گفتوگۆ کردووە. شعری کلاسیکی ئەمە چییە، ڕەهەندە جیاوازەکانی چین، تەکنیکە جیاوازەکانی بەکارهێنانی چین و ئەوانە. بە دوای ئەوە هاتوین قسەمان لەسەر شعری نوێ کردووە. ئەی شعری نوێ چییە؟ ئەو گۆڕانکاری نوێیانەی کە گۆران و پیرەمێرد و بە دوای شێخ نووری شێخ ساڵح و ئەوان لە ناو دنیای شعری ئێمەیە هێنن. ئەمانە چین لەسەر ئەم وێزگانە وەستاوین و بەشێکیشمان تەرخان کردو بۆ شعر بۆ خۆی. شعر چییە بۆ خۆی؟ ئەوە کتێبێکی زۆر زۆر تەسەورەکەم گرنگە و پڕزانیاریە و هەرکەس بێوێ دەربارەی شعری ئێمە زانیاری وەرگێ و کتێبە زۆر زۆر کۆمەکێکە. کتێبێکی ترم هەیە لەگەڵ لێکۆڵەر و وەرگێڕی دیاری ئێمە مامۆستا عەلی عوسمان. لەو کتێبەشە ئێمە کتێبەکە ئەڵبەتە بە ناوی تێگەیشتنە لە ڕۆمان
لەسەر بەس ڕۆمان وەستاوین ڕۆمان خۆی چییە تەکنیکەکانی چین ژانرە جیاوازەکانی چین شێوازی جێڕانەوە گۆشە نیگا کارکتەر هونەری سینەما لە ناو ڕۆمانە بۆ بە ڕۆمانە وترێ دایکی هونەرەکانی تر لەبەر ئەوە لەسەر ئەم بابەتانە هەمووی گفتوگۆمان کردووە کتێبەکان زۆرن بەگشتی من لە ناو دنیای جێڕانەوەی خۆمانە کارەکەم و حەزەکەم شتەکانی زیاتر هەمویان کوردی بێ زۆر باشە مادەم ئەمە گفتوگویەکی ئەدەبی تۆیە لەگەڵ بەڕێزیان کەواتە ئەبێ بە شێوەی پرسیار و وەڵام بێت یاخود تێڕوانینی تۆ یان بۆچوونی تۆ بێگومان ئەم دیدارە لە مودەی زەمەنی زۆرا کراوە ئەوە نییە بە یەکجار کرابێت و ئەوە من دوای ئەوەی کە لەگەڵ مامۆستا ڕێککەوتم بۆ ئەوەی کە ئێمە ئەمیشە بکەین ئەلبەتە مامۆستا هەم دۆستمە هەم هاوڕێمەوە هەم کارەکانی منیشی بینیوە چونکە ئەو هەم دۆستی مامۆستا شێرزا حەسەنە هەم دۆستی حسێن عارفەوەی چێکە لە نزیکەکانی لی و ئەو بەرهەمانی بینی بوو لە مەراسیمی بڵاوکردنەوەی ئەو کتێبانەشە حزۆری هەبووە بۆیە جۆرێک لە متمانەی لەوە دروست کرد بوو لەگەڵ مناکە پێی خۆش بووە بینیوێتی بۆیە من چەند جار سەردانم کردووە بۆ هەر جارێک بە پێی تااقەتی مامۆستا چووکە هەندێک جار نەخۆش بۆ هەندێک جا خۆی کەم تااقەت و هینە بۆ دیدار و ئەوانە حەزی لێ نییە زۆر قسە بکاوەوە بۆیە من بە پێی تااقەتی ئەو ینی هیلاک نەبووم لەوەی کە چەند جار سەردان یەکەم جاری وا بۆ نیو سەعات چوومەتە لای دانیشتوین گفتوگۆمان کردووە دەنگەکەم تەجیل کردو و دواتر نووسیمانەتەوە و نووسینەکەم بۆ ناردۆتەوە خۆی پیاە چۆتەوە سەیری کردووە و تێبینی خۆی و تۆ بۆی نردومەتەوە هەندێشتی بۆ چا کردو من دەشتی بۆ ئیزافە کردو هەندێشتی لێلا بردووە چکە بۆ خۆتان نەزان دوو ئینسان کاتێ پێکەوە قساکەن ئەوە نابێتە قسەی ناو کتێب ئەوە قسەی ئەتیادیە بەڵام دواتر پێویستە تۆ ئیدیتیکەی دای ڕێژیتەوە بیکەیتەوە بە زمانی کتێب دەستکاری کەیت و ئانە و من پێشتر بەرهەمەکانی مامۆسام خوێندوێتەوە ئەڵبەتە یەکێکم لە خوێنەرە جددیەکانی بەرهەمەکانی هەموو وەکو وەرگێڕانە وەکو نووسینەکانی خۆی بۆیە لەسەر دنیای خۆی توانیمانە ینی باش گفتوگۆ بکەین زۆر باشە لەکوێ دەستان پێ کردووە لە چ قۆناغێکەوە قۆناغی مناڵی یاخود ئەو کاتێک کە سەرەتا دەستی بنووسین کرد و هەتا ئێستەیان چۆن ئەلبەتە کتێبەکە ئەگەر دابەشیکەین دوو بەشی سەرەکیە بەشێکیان بیلۆگرافیای ژیانی خۆیەتی عنی مناڵی و قۆناغی گەنجی و خوێندن و دواتر عاشق بوونەکانی و دواتر چۆن تێکەڵی ناو دنیای کتێب بووە چۆن کتێبی ناسیەوە چۆن خوێنوێتەوە چۆن یەکەم جار چیرۆکی نووسیوە هەموو ئەمانە بەشێکی گرنگی بایۆگرافیای ژیانی خۆین بەشەکەی تریکە بەشە گرنگەکەیە قسەکردنە لەسەر هونەری چیرۆک بەگشتی ینی ئەگەر خوێنەرێک بیەوێ بزانێت لە ڕوانگەی ڕۆ بێگەردەوە بۆ نمونە چیرۆک چییە تەکنیکەکانی چین تێڕوانینی ئەم بۆ مەسەلەی جێڕانەوە چییە ئەو تەکنیکانی ئەو بەکاریە ناو لە ناو چیرۆکەکانیان چین هەموو ئەوانە باسکراون و جگە لەمانە هەندێک نهێنی هەیە لە ژیانی ئەم نووسەرەیە کە من توانیومە ئیسارەیکەم و نێنیانی لێ دەربێنم و بۆ یەکەم جارە لەم کتێبەیە خوێنەر بەریەکەوێ و هەندێک شتی مێژووی هەیە من لەم کتێبەیە تۆمارم کردو پاراستومەکە خۆی لە ڕاستیە گرنگی ئەم جۆرە کتێبانە هەر لەم خاڵەوەیە کە تۆ هەندێک نێنی نووسەر هەیە هەندێک پنتی گرنگێ لە ژیانی نووسەرە بەڵێ تۆ یەی لە فەوتان ڕزگاریەکەی چونکە هەمومان معارضین لە بەردەم ئەوەی کە لە هەر چرکە ساتێکا بێ کۆچی دوایی بکەین بە ئەمانە چۆن تۆ تۆماریانەکەی بۆ نەوەکانی داهاتوو بۆ کتێبخانەی ئێمە بۆ نمونە ڕەنگە نەوەی نوێ نەزانێکە لە ناو شۆڕشی ئێمەیە بۆ یەکەم جار لە ساڵی هەفتاکانە کەسێک لەسەر نووسینی چیرۆکێک 21 ڕۆژ زیندانیە کرێ کە ئەمە شتێکە یعنی تۆ ئێمە هێشتا دەوڵەتمان هێشتا ئەم قوارە سربەخۆیەمان نەبووە لە شاخ بووین هێشتا ئازادیمان نەبووە هێشتا ئیدارەدانی حکومڕانیمان نەبووە بەس لەسەر چیرۆکێک چیرۆک نووسێ 21 ڕۆژ زیندانیە کرێ چەندین چیرۆکی ئاوەتیا لە ناو کتێبەیە پاراستومانەکە ئەمە لە کتێبێکی وایە نەبێ مستەحیلە ئەمە بپارێزرێ و ڕەنگە بە کۆچی دوایی مامۆساکە تەمەنی 1000 ساڵ تەمەەن درێژ بێ بەڵام
لە هەر چرکە ساتێکا مامۆستا وەفاتی بکردای هەموم چیرۆکانە لەگەڵ خۆیان ڕۆشن و نەوەی داهاتوو وە کتێبخانەی ئێمە لی بێبەشە بوو. کاتە ئەتوانین بڵین هەموو ئەم کتێبە وردەکاریەکانی ژیانی مامۆستا ڕۆژبێگەر لە خۆگرێ هەر لە تەمەنی مناڵیەوە لە گەڕەکی چوارباخەوە و کاریگەریەکانی باو و باپیرانی لەسەر ئەم هەتاوەکو و چۆن فێری زمانی فارسی بۆ چۆن فێری زمانی عەرەبی بۆ وەکو خۆت باست کرد یەکەم بەرهەمی یەکەم چیرۆکی با بڵێن تێڕوانینی بۆ ژیان ئەزمونە تایبەتیەکانی ئەو بابەتانی کە زۆر نهێنی لە ژیانێ توانراوە لەناو ئەم کتێبە بپارێزرێ و جێ بکرێتەوە. خۆی هەموو ئینسانێک دوو دیوە دیوێکی ئاشکراوە کە خەڵگەی بینە دیوێکی نهێنیە و مستحیلە تۆ بتوانی هەموو دیوە ڕەنگە دیوە ئاشکراکانی ئەوەی کە من تۆ پێم بڵێ ڕەوبێگەر کێ من پێ بڵم مامۆستا بووە وەرجێڕە دووسێ زمان نەزانێ ئەوەندە کتێبی هەیە هۆ دیوە ئاشکراکەیە دیوە نهێنیەکەی هەمومان کە لە ناوەیە ینی ئاسان نییە ئینسان بتوانێ بڵێ من هەموویم ئەوە خستۆتە ڕوو بەڵام ئەوەندەی پێم کراوە ئەوەندەی توانام بەسەری ئاشکاوە ئەوەندەی ینی بە فێڵزانی خۆم و بە عەقڵێتی خۆم پرسیارم لێ دەرهێناوە ئەوە دەیتوانیومە شتێکمان کردووە کە تەسەوورەکەم خراپ نەبێ بەڵام بێگومان هەموو ئینسانێک بەشێک لە نهێنی خۆی هەرگیز بۆ خۆشی باس ناکات نەک بۆ خەڵکی تر لەبەرەوە ناوەگەر من بڵێم هەموویم کردووە نا بەڵام تەسەوورەکەم بۆ کەسێکە بێ ڕەوبێگەر بناسێ و بۆ کەسێ بزانێ لە تێڕوانینی ڕەوبێگەردەوە بۆ چیرۆک و بۆ ئەدەبی ئێمە و بۆ تەنانەت بۆ ئەدەبی جیهانیش چکە بیرمان نەچێ ئەم جۆرە کتێبە داهێنانی من نییە بڵێم وەڵام من یەکەم کەسم لە دنیاە کردومە لە ناو ئەدەبی دنیاە زۆر لەم کتێبانەکرا هەر ئەو دەستگای سەردەمەی کە مامۆستا ڕەوبێگەر خۆی کاری تیاکە لە ماوەی ڕابردووە کتێبێکی وە هەر مامۆستا ڕەوبێگەر خۆی وەریجێڕاوە کتێبێکی هەمان شێوەی ئەم کتێبەی منە دیدارێکی ڕۆژنامەوانی ئەدەبیە لەگەڵ نووسەری گەورەی دنیا مارکیز کراوە کە نووسەری ڕۆمانی 100 ساڵ تەنیاییەوە وەڵگری خەڵاتی نۆبڵە بە ناوی بۆنی گواڤە ئەو مامۆستا خۆی کردوێتی هەر لەو دەستگایە کاگیوا قادر کتێبێکی لەگەڵ نووسەری و ڕۆمانوسی گەورەی دنیا ئەمبێرتۆ ئیکۆ کردووە و هەر لەو دەستگایە کتێبی تر چاپکراوە لەم جۆر و لەم ستایلە بۆ نمونە مامۆستا عەزیز ڕەوف کتێبێکی کردووە کە دیدارێکی درێژە لەگەڵ ئورهان پامۆک دوایی کتێبێکی کەی کردووە هەر دیدارێکی درێژە لەگەڵ ئەلیف شەفەق و دوو نووسەری گەورەی تورکن و لە دنیا زۆرە خوێنرێنەوە لەبەر ئەوە ئەگەر من بڵێم ئەم کتێبەی من شتێکی تازەیەوانە نا شتێکی تازە نییە بەس ڕەنگە بۆ ناو دنیای کوردی شتێکی تازە بێ و کەم لەم جۆرە کتێبانە کراوە ناڵم نەکراوە خەڵکی تەکردوێتی بەڵام هەر یەکەوە بە فۆرمی خۆی بە ستایلی خۆی بە شێوازی خۆی بەو شێوازەی کە باشە ئەو پارتەی کە بۆ تۆ شانازیە و هەستەکەی یانی وەکو دەستکەوت سەیریەکەی لە ناو کتێبەکەیە چ بەشێکە هەر بۆ خۆی کتێبەکە دەستکەوتێکی گەورەیە ئەوە هیچ ئەم لاولا هەڵناگرێ بەڵام لە بەشی ئەخیری کتێبەکە پرسیاری لێ یەکەم لەسەر ئایا پرسیارەکانی منی بەدڵ بووە ئایا مرتاح بۆ لەگەڵ مۆوانە زۆر مرتاحی خۆی دەرەبڕێەوە زۆر ڕازیە تا تەنانەت کە کتێبەکە چاپ بوو بۆم بردەوە لە چاپخانەهاتەوە زۆر مرتاح بوو هەستم کرد لە دەموچاویە پێمەڵێ سوپاس کە پێش مردنم شتێکە بۆ کردم ئەوە بۆ من شتێکی گەورەیە پرسیاری کۆتاییشتە پێڵی بیرت لە مردن کردوێتەوە بەڵێ خۆی تەمەنی 1000 ساڵ بێ بەڵام ئیتر تەمەنێکی کردووە چەند جارێکیش نەخۆش بووە و بە ینی سوکە جەڵدە و ئەوانە بۆ چووتە خەسخانە و خوێنراوە بەڵام خۆی ئەڵێ هەمیشە هەڵێ گەرم و گوڕم و ینی چێش ئێستا لە ژیان وەرەگرمەوە بەڵام ئیتر تەمەنە و ژیانەوە ئەوە بۆیە من هەموو نووسەرانی کە پرسیاریان لێ یەکەم پرسیاری مردنیان لێ یەکەم چووکە چۆن ژیان هەیە ئینسان لە ژیانە ڕوبەڕووی هەموو ئاڵنگاریەکانە بێتەوە تەحەداکانە بێتەوە دیوێکی تری هەیە مردنەکە هیچ کەس لەو سەرەوە ناتۆ تۆ نازانێ ئایا مردن خۆشە یان ناخۆشە بەڵام پرسیارێکی جددیە یەکێکە لە پرسیارە فەلسەفیە وجودیە زۆر قوڵەکان کە ئینسانە بێ بەردەوام لە سەری بۆستێ ڕاوەستێ پرسیاری هەبێ بیری لێ بکاتەوە من هەرگیز لە مردن ناترسمەوە هەمووانەشی کە لەگەڵیان ڕۆبەڕۆبمەوە پرسیاریان لێ یەکەمەوە خۆشبەختانە وەکو خۆ من لە مردن ناترسن بەڵام پرسیارمان هەیە دەربارەی مردن و بە بەشێکی گرنگ لە
وجودی ئینسانیە زانی نەر ئینسانێک بیر لە مردن نکاتەوە پرسیارێکی گەوری لە ژیانی خۆی نەکردووە. زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ تەمەند درێژی بۆ بەڕێستان هەروەها بۆ نووسەری گەورەی کورد مامۆستا ڕەوف بێگەرد. یەک خاڵماوە باسی کەم ئەویژەوەیە ئەو کتێبە بەرهەمی دامەزراوەی کەریمی عەلەکەیە بە سپۆنسەری زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ چاپ کراوە کە من زۆر سوپاسێکەمەوە میشە پشتیوانێکی گەوری کارەکانی منە کە بێگومان ئەو نەبووایە نە کتێبەکەی مامۆستا حسێن عارف و نە ئەوەی شێرزاد حەسەن و نە ئەم کتێبەش نەمانەتوانی بەو زوویە چاپ کرێ و بۆ جوانی و بۆ کوالیتیە. من زۆر زیاتر سپاس زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزیش. زۆر سپاس بە تۆ.